کۆمەڵی ئیسلامی لە کۆی 5 خولی پەرلەمانی کوردستان بەشداری لە هەڵبژاردننی 4 خولدا کردووە و سەرڕای ئەو هەموو فشارە زۆرانەی لە قۆناغە جیاوازەکاندا خراوەتە سەر حیزبەکە، بەڵام بەردەوام هێزێکی دیار و سەرەکی گۆڕەپانی پەرلەمان بووە. کۆمەڵی ئیسلامی لە خولی دووەمی پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 2005 بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کردووە و هەر لە یەکەم هەڵبژاردنەوە وەکو هێزێکی دیاری ناو پەرلەمانی کوردستان دەرکەوتووە. لەو هەڵبژاردنەدا کە بە لیستی داخرا و ئەنجامدرا، کۆمەڵی ئیسلامی 6 کاندیدی بوونە پەرلەمانتار کە پێکهاتبوون لە محەممەد حەکیم، حەسەن بابەکر، عەبدوڕەحمان ئەحمەد، زانان ڕۆستایی، شەمسە سەعید و کەژاڵ مەجید. هەڵبژاردننی خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە قۆناغێکی سەختی خەباتی کۆمەڵی ئیسلامیدا بەڕێوەچوو. لە کاتێکدا بوو کە مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی و ژمارەیەک لە سەرکردەکانی حیزبەکە لە زیندانی ئەمریکیەکاندا بوون. سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ئەندام و لاگرانی لەژێر فشارێکی زۆردا بوون، بە جۆرێک کە چاوەڕان نەدەکرا لیستەکەی ئەو دەنگە زۆرە بەدەست بهێنێت، بەڵام لێهاتووی دڵسۆزی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی و ئەندام و لایەنگرەکانی وای کرد هەر لە یەکەم هەڵبژاردندا ببێتە فراکسیۆنێکی گەورەی پەرلەمان. لە ساڵی 2009 کە هەڵبژاردننی خولی سێمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو، کۆمەڵی ئیسلامی لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و حیزبی سۆسیالیست دیموکرات و حیزبی زەحمەتکێشان هاوپەیمانێتیەکی ئەنجامدا و بە لیستی خزمەتگوزاری و چاکسازی بەشداری هەڵبژاردنەکەیان کرد. هاوپەیمانێتیەکە 13 کورسی بەدەستهێنا کە 4 کورسیان بۆ کۆمەڵی ئیسلامی بوو، هەر یەکە لە ئارام قادر، بیلال سلێمان، دکتۆر سەباح بەرزنجی و سەرگوڵ قەرەداخی بوونە نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. هەروەها لە هەڵبژاردننی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کە بە شێوەی لیستی نیمچەکراوە لە 23 ئەیلولی 2013 ئەنجامدرا، کۆمەڵی ئیسلامی بەردەوام بوو لە سەرکەوتنەکانی و توانی 6 کورسی بەدەست بهێنێت کە هەر یەکە لە مەروان گەڵاڵی، فەخرەدین قادر، سۆران عومەر، هەورەمان گەچێنەی، شکریە شێخانی و نەجیبە لەتیف بوونە نوێنەری کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان. لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستاندا پۆستی سکرتێری پەرلەمان بەر کۆمەڵی ئیسلامی کەوت کە فەخرەدین قادر لەو پۆستەدا ڕۆڵێکی باشی گێڕا و زیندوێتی بەکارەکانی سەرۆکاتی پەرلەمان بەخشی. هەروەها ئەم خولەی پەرلەمان بەهۆی بەهێزی فراکسیۆنەکانی دەرەوەی دوو حیزبە دەسەڵاتدارەکە چەندین یاسای گرنگی دەرکردو، ململانەی زۆری بەخۆیە بینی تا ئەوەی لەلایەن پارتیەوە بەهۆی دانیشتەکانی پەرلەمان سەبارەت بە پرسی سەرۆکاتی هەرێم و کورسیەکەی مەسعود بەرزانی ڕێگری لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر کراو، بۆ ماوەی زیاتر لە ساڵێک پەرلەمان پەخرا. لە ئێستاشدا کە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچووە، سەر ڕای فشارەکان و ئەنجامی ساختەکاری گەورە لەلایەن هێزەکانی دەسەڵاتەوە، کۆمەڵی ئیسلامی بە شێوازێکی بەرچاو دەنگەکانی زیادی کردووە و یەکێکە لەو لیستانەی کە سەرکەوتنی گەورەی تۆمار کردووە، هەر بۆیە چاڕوان دەکرێت ژمارەی کورسیەکانی زیاد بکات.